دەستمان کردووە بە نانانی توالێتی سەفەری لە ناوچە گەشتیاریەکان وەک بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە نووسراومان ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان کردووە وەک تەندروستی برایانی ئاسایش پۆلیسی هاتوچۆ شارەوانیەکان ئامادەکاریەکی باش بکەن ئینشەڵا لەبەرەوەی ئەمساڵ جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانی پیرۆز تێکەڵ ئەبن پێشبینیەکەین کە ئەگەر گەشتیاری دەرەوەشمانە بێ گەشتیاری ناوخۆ و جوڵێکی گەورە لە ناوچە گەشتیارەکانە دروست بکرێ هەر بۆ مەبەستەش بێت ئەو هەماهەنگەی کە داوامان کردووە کە تیمەکانی ئەمبولانس و ئاسایش و پۆلیس و بەرگری شارستانی لە شوێنانەی کە ڕووبار و ئاوی خۆڕی لێوەکو ناوچە میزەڵ قەراق ڕووباری ئاوی سیروان ئەو دابینکردنی کارمەندانی پاکەوان و سیاری گەوری خۆڵ و خاشاک لە هەمان کاتیشا ئێمە خۆمان دەستمان کردووە بە نانانی توالێتی سەفەری لە ناوچە گەشتیاریەکان و لیژنەی پشکنینمان دروست کردووە لیژنەی ئامارمان دروست کردووە ئینشەڵا بەردەوامە بین بۆی بتوانین کەشێکی ئارام بۆ گەشتیارانی خۆشەویست بەڕەخسێنین و بتوان بە خۆشی هەردوو جەژنەکە بەڕێ بکەن بەڵام داوایەکم هەیە لە گەشتیارانی خۆشەویستی میوانەکانمان سەردانی کەرەکانمان تکایە پابەندی پاک و خاوێنی ناوچە گەشتیارەکان بن ئێمە لە ڕێگەی تیمەکانەوە علاقەی خۆڵ و سەتڵی خۆڵ لە شوێنە گەشتیارەکان دانین بەڵام زۆنەکەمان فراوانە ڕۆبەرێکی گەورەمان هەیە لەوانەیە نەتوانین وەکو پێویست لە هەموو شوێنەکان تەنەکەی خۆڵ و حاوێ خۆڵدا بنرێ ئەبێ ئەوان لە ئاسی بەرپرسیارەتی بن علاقە خۆڵەکان لەگەڵ خۆیان بێنەوە بە ماڵەکانیان چکە کە لە دەشت و دەربەجێی ئەهێڵن ئەگەر کارمەندێک فریان نەکەوێ ئەو ئێوار هەڵیگرێتەوە لەلایەن ئاژەڵی ماڵی و ئاژەڵی خەڵکەوە لەوانەیە علاقەکان بدڕێت و دیمەنێکی زۆر ناشنی بە ناوچەکەمان بگەێنێ سوپاسیانەکەم ئەگەر دەستبار و هاوکارمان بن ئێمە چەند تیمەکانمان زۆر بن چەند کارمەندی پاکەوانمان زیاتر بێ ئەگەر بێت و خەڵک هاوکار نەبێ ئاسی وەشاری خەڵک لە خۆشویستنی بۆ ژینگە بەرز نەبێتەوە بەڕاستی ئێمە ناتوانین کۆنتڕۆڵی ئەو بابەتە بکەین